Hi, I'm Admiral Brad Cooper, Commander of U.S. سڵاو، من ئەدمیرال براد کوپەرم، فەرماندەی ناوەندی ئەمریکا. کەمتر لە 6 هەفتە لەمەوبەر زیاتر لە 50,000 کچ و کوڕی ئەمریکا بە جلی سەربازیەوە ئۆپەراسیۆنی تووڕەی ئەفسانەییان دەست پێ کرد و چوونە ناو ئەرکێک بە لێکەوتەی گەورەوە. ئێمە دەستمان کرد بە هەڵوەشاندنەوەی توانای ڕژێمی ئێران بۆ پیشاندانی دەسەڵاتی لە دەرەوەی سنوورەکانی خۆی و بەڕوونی ئەم ئامانجەمان بەدیهێنا. ئێران تووشی شکستێکی سەربازی بۆ یەکنەوە بووەوە. ئەمریکا و ئیسرائیل بە شێوەیەکی سیستەماتیک توانای ئێرانیان بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی بەرفراوان بۆ چەندین ساڵی داهاتوو لەناوبرد. توانای سەربازی ئاسایی ئێران کە زیاتر لە 40 ساڵ بە تێچووی ملیارەها دۆلار بنیادراوە لەناوچووە. وەک سەرۆکیش لە سەرەتای ئەم هەفتەیەدا ئاماژەیدا ئامانجە سەرەکی ئەستراتیژیە سەربازیەکانمان بەدی هاتوون. پاش لەناوبردنی تواناکانی ئێران لە بواری موشک، فڕۆکەی بێفڕۆکەوان و هێزی دەریایی و بنکەی پیشەسازی بەرگریان. دوای ئەنجامدانی سەرکەوتوانەی زیاتر لە 13,000 هێرش بۆ سەر ئامانجە سەربازیەکانی ئێران و ئەنجامدانی هەزاران گەشتی ئاسمانی سەربازی، هێزەکانی ئەمریکا ئۆپەراسیۆنەکانی هێرشکردنیان وەستاندووە بەپێ ئەو ئاگربەستەی کە هەیە. بەڵام ئێمە بە ئامادەیی دەمێنینەوە، بە وریاییەوە دەمێنینەوە و ئامادەین ئەگەر بانگمان لێ بکرێت. هەروەها شان بەشان لەگەڵ هاوبەشە ناوچەییەکانمان بەردەوام دەبین لە پاراستنی بەرگری ئاسمانی ناوچەکە کە ئاڵۆسترین و گەورەترین چەتری بەرگری ئاسمانیە لە جیهاندا. لە سەرەتای ئەم هەڵمەتەدا نامەیەکم بۆ هێزەکانمان نارد، تێیدا چاوەڕوانیەکانی خۆمم دەربڕی. شەڕکەرە جوامێرەکانمان هەموو ئەو چاوەڕوانیەیان تێپەڕان. بۆیە هەموو سەربازانمان، دەریاوانان، مارێنزەکان، فڕۆکەوانان، پاسەوانان کە لە پێشەوە کاریان کردووە، پێتان دەڵێم ئێوە نوێنەرایەتی بەهێزترین و کوشندەترین سوپا دەکەن کە جیهان هەتا ئێستا ئاشنای بوو بێت. لە ماوەی کەمتر لە 40 ڕۆژدا ئەو سوپایەتان لەناو برد کە ئێران زیاتر لە 40 ساڵ بوو سەرقاڵی دروستکردنی بوو. بوێری و خۆراگری و داهێنەری ئێوە خزمەتێکی مەزنی بە ئەمریکا کرد. دەمەوێت کۆتایی بە پەیامەکەم بهێنم بەیادکردنەوە و ڕێزلێنان لەو 13 جەنگاوەرە کەوتوانەمان کە لە ئۆپەراسیۆنی تووڕەی ئەفسانەییدا دوایین قوربانیاندا. ئێمە نزا بۆ یادەوەریەکانیان و خێزانەکانیان و هاوڕێکانیان و هاوکارەکانیان دەکەین. خزمەتی خۆنەویستانە و لە خۆبردوویان هەمیشە لە یاد دەمێنێتەوە. لە کاتێکدانەوەکانی داهاتوو شوێن پێیان دەگرن و میراتەکەیان بەرەو پێشەوە لە خۆ دەگرن. ژن و پیاوەکانمان بە جلی سەربازی نوێنەرایەتی باشترینەکانی ئەمریکا دەکەن. ناتوانم لەوە زیاتر شانازی بکەم بە خزمەتکردن لەگەڵیان. وەدەزانم گەلی ئەمریکاش هەمان ئەو هەستەی شانازیان هەیە. کەواتە بۆ جەنگاوەرەکانمان بە وریاییەوە بمێننەوە، بە ئیرادەوە بمێننەوە و بەردەوام بن لە هاوکاریکردنی یەکتر. زۆر سوپاس و خودا لە پشتان بێت. Thanks so much and Godspeed.